پێش 2026 ئەم کارانە ئەنجام بە. بەشی یەکەم کا لەسەر ڕێخستنی کاتی خەو بکە. ئەگەر بێت یەکێکی لەو کەسانی کە شاوانە درەنگ ئەخەوی تەنها نیو کاتژمێر شاوانە زووتر بخەوە و بەیانیان نیو کاتژمێر زووتر هەستە لە خەو. ئەی باشە بۆچی ساڵی نوێ ئەمانەکەین؟ لەبەرەوەی ئەگەر بێت ئێمە وە ئاگادارکردنەوە بین بە مێشکمان کە ئێمە لە 2025ەوە خەریکی بنیانانی ئەم خوین ئەو کاتە بۆ ئێمە ئاسانترە بێ بۆ ساڵی تازە کە درێژە بە ڕۆتینەکەمان بین. بەڵام ئەگەر ڕاستەوخۆ تۆ بتەوەیە یەکی 2026 دەستکی بە ڕێخستنی خەوەکانێ هەواڵە ناخۆشەکە ئەوەیە کە بە ئاسانی ناتوانین. هەر لەبەر ئەوەیە ئێمە ئەمانەوە لەم زینجیرە بابەتەیە شتەکان لەسەر خۆمان ئاسانتر بکەین بۆ 2026 لەبەرەوە خۆی یەکەمان کە بنیاتی بنین بەڵام لە مانگی 12 دەست پێ بکەین نەک چاوەڕی ساڵی تازە بین بریتە لە ڕێخستنی کاتی خەوەکانمان شاوانە نیو کاتژمێر زووتر ئەخەوین بەیانیانیش نیو کاتژمێر زووتر هەڵەسین لە خەو تا ئاگەنە ئەو کاتژمێری کە خۆمان ئەمانەوە واتە ڕەنگە بچێت کاتژمێر 2:30 بۆ 11 بخەوی. باشە و ئەگەر یەکێکی لەو کەسانی کە ئێستا کاتژمێر دوو ئەخەوی دوی شەو یانیش درەنگتر ئەو کاتە ئەتوانی تەنها ئەم شەو کاتژمێر چەند کاتژمێر 1:30 بخەوی یانیش کاتژمێر 1 بخەوی بۆ شێوازە خەوەکانمان ڕێکەوێتەوە.